پەری نەجیم چالاکان لە بواری مەدەنیەوە لە شاری سۆران بڕیارم داوە لە ماڵەوە بمێنمەوە تاکو بتوانم خۆم و خێزانەکەم و کورسانەکەم لە ڤایرۆسی کۆڕۆنا بپارێزم و ڕەچاوی ڕێنمایەکانی تەندروستی بم. هیوادارم هاوڵاتی خۆشەویست ئێوەش هەمان شت و هەمان کردار بکەن بۆ پاراستنی ڕۆڵەکانتان و گەلەکەتان. زۆر سپاس. من ناو هەنیە لە ماڵە ئەمێنمەوە ناچمە دەرەوە بۆ پاراستنی تەندروستی خۆم و خێزانەکەم. ڕێنماوە بین بۆ پاراستنا خێزانên خۆ. توژی پابندی ڕێنماوە بە بۆ پاراستنا خێزانên خۆ پاراستنا گیانê mirovatiye. بۆ هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان هەمووتان ئاگادارن چەند ڕۆژێکە پەتایەکی مەترسیدار لە دنیا بڵاو بوویتەوە و خەریکە هێدی لەگاتە جیرانەکانی ئێمە و بۆ چەند حاڵەتێکیش لە کوردستان تۆمار کراوە. بۆیە دەبێت زۆر ئاگادار بین و دەبێت ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ لایەنە پەیوەندیدارەکان بە تەواوی جێبەجێ بکەین. ئیشاڵە لەوەش سەر دەکەوین چۆن لە پاراستاتەکانی تریش سەرکەوتین بە کەمترین زیان. هیوادارم و ڕەجا لە خۆشەویستانم دەکەم هاوڵاتیان کە ڕێنماییەکان جێبەجێ بکەن بۆ بەرژەوەندی گشتی بۆ بەرژەوەندی تەندروستی خۆیان و سوپاسدان. لە ماڵەوە دەرناچم چونکە خۆمە پارێزم لە ڤایرۆسی کۆڕۆنا.